زۆربەی ئەوانەی کە خەو بە مردووەکانیانەوە دەبینن کاتێک خەبەریان دەبێتەوە قەلەق دەبن. جاوەرە با من شتێکت پێ بڵم دڵت ئاسوودە و ئارام بێت. ئەی تۆ کە خەوت بە مردووەکەتەوە بینی ڕنگ و ڕوخساری مردووەکەت چۆن بوو؟ ئایا پێدەکەنی و ڕووی خۆش بوو یاخود لێت تۆڕە بوو؟ ئایا شتێکی پێدای کە زۆر گرنگە یاخود داوای شتێکی لێکردی؟ لە خەوتدا مردووەکەت هاتەوە ماڵەوە یاخود هات تۆی لەگەڵ خۆیدا برد بۆ گۆڕستان. ئایا پێدوایە خەو بینین بە مردووەوە تەنها خەیاڵە یاخود پەیامێکی ڕاستەقینەی تێدایە؟ چونکە خەوزانەکان دەڵێن قسەی مردووەکان ڕاستە چونکە ئەوان لە ژیانێکی حەقیقیدان و لە ماڵی ڕاستەقینەدان. دەیمن لەو ڤیدۆیەدا زۆر بە وردی باسی هەموو ئەو خەوانەم کردووە کە بە مردووەوە دەبیندرێن کە زیاتر لە 20 خەوم لێک داوەتەوە سەبارەت بە خەوبینین بە مردووەوە هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی دەروونزانیەوە باسم کردووە. دەیتۆ بە هەر شێوازێک خەوت بە مردووەکەتەوە بینیوە ئەو ڤیدۆیە بۆ تۆیە ئیهمالی نەکەی و هەروەها لە دەستی نەدەیت. بەڵام بەر لەوەی کە دەست پێ بکەین ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە چونکە ڕۆژانە ڤیدۆی بەسوود دادەنین بۆ ئەوەی بە ئاسانی بەدەستی تۆش بگەن و بتوانی لە کاتی گونجاوی خۆتدا سەیریان بکەی هەڵبەت لایک و کۆمنتیشت بیر نەچێ بۆ ئەوەی تۆش لە گەیاندنی ئەو خێرەدا بە ئیزنی خۆی پەروەردگار بەشدار بێت. بەڵام با تێبینیەکی گرنگیشت پێ بڵێم تا کۆتایی ڤیدۆکە بینەر بە چونکە لە کۆتاییدا پەیامێکی زۆر گرنگم داناوە و باسی ئەوەشم کردووە هەر کەسێک دەیەوێ مردووەکەی لە ناو گۆڕدا ئاسوودە بێت لە لای خوای گەورە پلەی بەرز بێتەوە دەبێت 4 خاڵ بەرامبەر بە مردووەکەی جێبەجێ بکە. وەرە بابەیەکەوە دەست پێ بکەین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. خەوی یەکەمیان ئەگەر لە خەوت داوات زانی مردووەکەت شتێکی پێدای بە تایبەتی ئەگەر شتەکە باش بێت حەڵاڵ بێت خواردنێک بێ خواردنەوەیەک بێت یاخود جلوبەرگێک بێت یاخود هەر شتێکی باش بێ کە لە خەوتدا پێت بدات ئەو خەوە موژدەیەکی زۆر باشە بۆ تۆ شتێکی زۆر چاکە هێمای ڕزق و ڕۆزیە و هەروەها هێمای خێر و خۆشیە بۆ تۆ. خەوی دووەم ئەگەر لە خەوتدا مردوو شتێکت لێ بستێنێت ئەو خەوە هێمای ئەوەیە کە پێویست دەکات هەندێک ئاگاداری دارایی و هەروەها تەندروستی و هەروەها ژیانی خۆت بی و وریای کەم و کڕیەکانی خۆت بیت. زۆر جاریش ئەو خەوە بۆ زۆر کەس هێمای لە دەستدانی شتێکە. خەوی سێم ئەگەر مردووەکەت لە خەوتدا قسەی لەگەڵدا کردی پەیامەکەی بە هەند وەربگرە بە تایبەتی ئەگەر ئامۆژگاریت کا بۆ شتێک بە قسەی بکە ئەگەر کەم و کڕیەکت هەبوو ئەو ئاماژەی پێکرد کەوازی لێبێنی بە قسەی بکە چونکە ئەوان لە ماڵێکی حەقیقی و لە ژیانێکی حەقیقیدان. ئەگەر ئاماژەی بۆ کرد کە پێویستە خێرێ بکەیت چاکەیە بکەیت ئەو شتە باشە بیکە یاخۆ قسەی لەگەڵدا کردی بە هەموو شێوازێک بە قسەی بکە. ئەگەر لە ژیانیشتدا کەم و کوڕی هەبوو بە تایبەتی لە ژیانتدا دەربارەی حەڵاڵ و حەرام کەم و کوڕیت هەبوو ئاماژەی بە شتێک کرد قسەی لەگەڵدا کردی پەیامەکەی بە هەند وەربگرە و هەروەها بە قسەی بکە. خەوی چوارەم ئەگەر مردووەکەت لە خەوتدا بینی نەخۆش بوو یاخود دەگریت ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو مردووە پێویستی بە دوعای خێر هەیە پێویستی بە سەدەقەی تۆ هەیە و پێویستی بە گردن ئازایی هەیە بە تایبەتی ئەگەر تۆ حەقێکت لەسەر ئەو مردووە هەیە بەو شێوازەیە بینیت لە ڕای خوای پەروەردگار گردنی ئازاکە چونکە ڕەنگە ئەو پەیامێک بێ هێمای ئەوە بێت کە تۆ گردنی ئازاکەی پێویستی بە گردن ئازایی تۆ هەیە و پێویستی بە دوعای خێر و پێویستی بە سەدەقەی تۆ هەیە. خەوی پێنجەم ئەگەر لە خەوت داوات زانی مردووەکەت باوەشی پێداکردی بە تایبەتی ئەگەر باوەش پێداکردنەکە زۆر توند نەبێت نیشانەی خۆشەویستی نێوانتانە بە تایبەتی زیندووەکە مردووەکەی لەبیر نەچووە بە زۆری ئەو کەسانە ئەو خەوە دەبینن کە زۆر پەرۆشی مردووەکانیانە بە تایبەتی کەسە نزیکەکانیان هێمای خۆشەویستی نێوان تۆ و هەروەها ئەو مردووەیە و هەروەها زۆر جاریش ئەو خەوە هێمای تەمەند درێژیە بۆ تۆ. ئایا ئێمە بۆچی خەو بە مردووەکانەوە دەبینین؟ ئایا مردووەکان بۆ دێنە خەوی ئێمە؟ ئایا بۆچی خەڵک زۆرترین خەو بە مردووەکانەوە دەبینێ بە تایبەت بە نزیکەکانی؟ ئایا خەو بینین بە مردووەوە حەقیقەتی هەیە یاخود شتێکە هەر خەون و خەیاڵە؟ تا کۆتایی ڤیدۆکە بینەر بە وەڵامی ئەوم بە جوانی بۆ باسکردووی دڵنیا بە سوودی لێ دەبینیت بەڵام تاوەکو کۆتایی ڤیدۆکە لەگەڵماندا بە. خەوی شەشەم ئەگەر مردووەکەت لە خەوت دابینی زەردەخەنەی دەکرد و پێدەکەنی کەیفی خۆش بۆ جلوبەرکی جوان بۆ بە حاڵێکی خۆشەوە بینیت ئەو خەوە نیشانە و هێمای ئاسوودەی ئەو مردووەیە
و ئەو مردووە بە ئیزنی خوای پەروەردگار لە لای خوای گەورە لە ژیانێکی خۆش و هەروەها لە ئاسوودەییدایە و بە ئیزنی خوای گەورە هێمای ئەوەیە کە خوای گەورە لەو کەسە خۆش بووە و لە ژیانێکی خۆشدایە لە لای خوای پەروەردگار. هەر کاتێک مردووەکەت بینی بە ڕوویەکی خۆش بە جلوبەرگێکی جوان زەردەخەنەی دەکرد پێدەکەنی ئەو خەوە موژدەیەکە و شتێکی زۆر باشە بۆ مردووەکە هێمای ئەوەیە ئەو کەسە ئەو مردووە لە ژیانێکی خۆش و ئاسوودەییدایە لە لای خوای پەروەردگار. خەوی حەوتەم ئەگەر مردووەکەت لە خەوەتدا داوای نان و ئاوی لێکردی ئایا ئەو خەوە مانای چییە؟ ئەو خەوەش سێشتی تێدایە و نیشانەی هێمای ئەوەیە کە ئەو مردووە پێویستی بە سەدەقەی جاریە هەیە، واتە پێویستی بە خێرێک هەیە کە تۆ بۆی ئەنجام بدەی بۆ ئەوەی پلەی لە لای خوای پەروەردگار بەرز بێتەوە، زۆر جاریش پێویستی بەو خێرەیە هەیە. دووەم یاخود هێمای ئەوەیە ئەو مردووە قەرزێکی لەسەرە دەیەوێ قەرزەکەی بۆ بدەیەوە، یاخود ئەو مردووە دەیەوێ گردنی ئازا بکەی، ڕەنگە حەقێکی تۆ لە لای ئەو مردووە هەبێت دەیەوێت لە ڕێی ئەو خەوە پێت بڵێت کە گردنی ئازاکەی. بە هەموو شێوازێک ئەگەر مردووەکەت بینی داوای نان و ئاوی کرد یاخود داوای پێویستیەکی دنیایی کرد سەدەقەی جاریەی بۆ بکە و هەروەها دوعای خێری بۆ بکە، ئەگەر قەرزێکی لەسەر بێ بۆی بدەوە و هەروەها گردنیشی ئازا بکە لەبەر خوای پەروەردگار. خەوی هەشتەم ئەگەر مردووەکەت لە خەودا بە خۆشحاڵیەوە بینی بە جوانی و ڕێکۆپێکی بینی ئەو خەوەش هێمای دووشتە. زۆر جاران ئەو خەوە بۆ زیندووەکە هێمای نەمانی خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیانە. دووەمیان ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو کەسە لە لای خوای پەروەردگار لە ژیانێکی خۆش و هەروەها لە ئاسوودەییدایە. خەوی نۆیەم ئەگەر مردووەکەت لە خەودا بە خەمباری و بە بێحاڵی بینی بێتاقەت بوو و هەروەها خەمبار بوو ئەو خەوەش هێمای دووشتە. یەکەمیان هێمای ئەوەیە ئەو مردووە پێویستی بە دوعای خێرە و پێویستی بە سەدەقەی تۆ هەیە. دووەمیان ئەو خەوە پەیامێکە بۆ تۆ ئەگەر زۆر جار کەم و کڕیت لە شتێکدا هەبێت لە ژیاندا لە ژیانی دنیادا کەم و کڕیەکەت هەبێت بە خۆت دابچیەوە و هەروەها کەم و کڕیەکەت چارەسەر بکەیت، چونکە زۆر جار ئەو خەوە هێمای ئەوەیە کاکە ئەو مردووە لە کەم و کڕەکەی تۆ بێتاقەتە، ئەو لە ژیانێکی حەقیقیدا و لە ماڵی حەقیقیدایە دەزانێ خێر و چاکە چییە و دەزانێت دنیا چییە و دەزانێت ژیانی بەرزەخ و ناوگۆڕش چییە. ئەو گەیشتۆتە ماڵی حەقیقی، بەڵام من و تو هێشتا لە دنیاداین ئەگەر خێوێکی ئاوەهات بینی وا دزانی مردووەکەت خەمبار و بێتاقەتە کەم و کوڕیت هەبوو وازی لێبێنە و هەروەها دوعای خێر و سەدەقەشت بۆ مردووەکەت لەبیر نەچێت. با لێرەدا پرسیارێکتان لێ بکەم، ئایا تۆ کە خەوت بە مردووەکەتەوە بینی مردووەکەت چ داوایەکی لێکردی و قسەکانی چۆن بوون و هەروەها حاڵی مردووەکەت چۆن بوو و کاتێک کە تۆ خەبەرت بۆوە ئایا هەستت چۆن بوو کە ئەو خەوت بینی؟ بۆم لە کۆمنت بنووسە، چونکە کۆمنتەکان تەماشا دەکەم و بە ئیزنی خوای گەورە وەڵامی کۆمنتەکانیش دەدەینەوە. خەوی دەیەم ئەگەر لە خەوتدا مردووەکەت هاتەوە لای تۆ سەردانی کردی و هاتبەوە بۆ ماڵەوە ئەو خەوە ڕەنگدانەوەی ئەو خۆشەویستیە کە لە نێوان تۆ و لە نێوان ئەو مردوێدا هەبووە و تۆ مردووەکەت لەبیر نەچووە. دووەم ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو مردووە دەیەوێت پەیامێکت پێ بڵێت، دەیەوێت شتێکت پێ بڵێت، دەیەوێت لە شتێک ئاگادارت کاتەوە بەتابەتی ئەگەر خەمبار بی پەیامێکە بۆ ئەوەی کە ئاسوودە دەبێت، ئەگەر نەخۆش بی پەیامێکە بۆ ئەوەی بەئیزنی خوای گەورە شیفا دەدات و دەروی خێریش دیزێک بۆتەوە بۆ تۆ. خەوی یازدەهەم ئەگەر لە خەوت داوات زانی مردووەکەت زیندوو بۆتەوە بەڵام ئەو مردووەیە لە تۆ تۆڕەیە، ئەوە هێمای دووشتە. یەکەمیان هێمای ئەوەیە ئەو مردووە ڕەنگە کاتێک کە لە ژیاندا بوو بێت لە شتێکی تۆ ناڕازی بوو بێت، لە ئاکارێکت لە ڕەفتارێکت لە شتێکی تۆ ناڕازی بوو بێت. دووەمیان هێمای ئەوەیە ڕەنگە ئەو مردووە لە شتێکی تۆ لە ئێستادا تووڕە بێت، لە ئاکارێکت تووڕە بێ، لە معاملەیەکت تووڕە بێ، لە شتێکت تووڕە بێ، ڕەنگە شتێکت دۆکو پێویست نەبێ، چونکە ئەو مردووە لە ماڵی حەقیقیدایە ئەو دەزانێت چاکە چییە و خراپە چییە و چەند زیانی هەیە و چاکە چەندە پلەی ئینسان بەرز دەکاتەوە. بەڵام ئێمە لە دنیادا بێ ئاگاین، ئەو لە ماڵی حەقیقیدایە ڕەنگە لە شتێکت ناڕازی بێ، وەختێک مردووەکە دەبینی زیندوو بۆتەوە بەڵام لێت ناڕازیە بە خۆت دابچۆرەوە. ئەگەر کەم و کوڕیەکەت هەبێ، ئەگەر شتێکت ناتەواو بێ تەوبەی لێ بکە و هەروەها وازی لێبێنە. قەوی دوازدەهەم ئەگەر ئەتۆوات زانی مردووی لە خەوتدا یعنی بۆ خۆت مردووی بەڵام زیندوو بوویتەوە، دوایە زیندوو دەبیتەوە کە زۆر کەس ئەو خەوە باز دەکا و هەروەها ئەو خەوە دەبینێت.
ئەو خەوە هێمای توشبوونی خۆشیە و هێمای توشبوونی دۆڵەمەندیە و زۆر جاریش گوتراوە ئەگەر ئینسان لە خەودا وا بزانێت کە دەمرێت یاخۆت مردووە و زیندوو بۆتەوە هێمای ئەوەیە تەمەنی درێژ دەبێ واتە تەمەنی پڕخێر بەرەکەت دەبێ بە ئیزنی خوای پەروەردگار. خەوی سێزدەهەم ئەگەر پێت وابوو لە خەوتدا مردووەکەت ڕووی تێ نەدەکردی لێت تۆڕە بوو و لای بەلادا نەدەکردیەوە یعنی هەڕووی تێ نەدەکردی لە خەوتدا ئەو خەوە هێمای چوار شتەکە زۆر گرنگە کە زۆر کەس ئەو پرسیارەی دەکات مردووەکەم لە خەومدا لێم تۆڕە بوو لای بەلادا نەدەکردمەوە ڕووی تێ نەدەکردم ڕووی لە خەڵکی تر دەکرد و قسەی لەگەڵ دەکرد بەڵام لەگەڵ من قسەی نەدەکرد و هەروەها ڕووی لە من نەدەکرد ئەوە هێمای چوار شتە زۆر گرنگە بەڵام تکات لێ دەکەم لە بیری مەکە ئەگەر ئەو خەوت بینی چونکە پەیامێکی گرنگی تێدایە. یەکەم ئەو خەوە هێمای ئەوەیە کە ئینسان بەخۆی دابچێتەوە ئەگەر کەم و کوڕیەکی هەبێ ئەگەر ناتەواویەکی هەبێت واز لە کەم و کوڕیەکەی بێنێ واز لە بێشەرعیەکەی بێنێ واز لە تاوانەکەی بێنێ چونکە ئەو مردووە پەیامێکت پێ دەڵێ کە تۆ ڕەنگە کەم و کوڕیت هەبێ بە خۆتدا بچیەوە چونکە ئەو لە ماڵی حەقیقیدایە دەزانێت قەبر و قیامەت چییە و هەروەها مردن چییە. دووەم ئەو خەوە هێمای ئەوەیە ئەگەر ئەتۆ حەقێکی ئەو مردووەت لەلابێت ئەو مردووە حەقێکی لەسەر تۆ بێ کاکە حەقەکەی بدەوە بە میراتگەرەکانی ڕەنگە جاری وا هەیە ئەو مردووە حەقێکی لە لای تۆیە نایدەیەوە میراتگەرەکانی حەقێکت خواردووە پەیامێکە بۆ ئەوەی کە حەقەکەی بدەوە بە میراتگەرەکانی. سێم ئەو خەوە هێمای ئەوەیە ئەگەر ئەو کەسە زوڵم مستەمێکی لە خێزان و ماڵ و منداڵی ئەو مردووە کرد بێت پەیامێکە پێت دەڵێ کە دەست لە زوڵم مستەمەکەت هەڵگرە جارەنگە بڵێ مامۆستاوەکو چی کاکە جاری وهەیە کەسێک دەمرێ ئەتۆ یعنی زوڵم لە منداڵەکانی دەکەی ماڵێکی منداڵەکانت خواردووە ماڵێکی خێزانەکەی دەخۆی کاکە جاری وهەیە کەسێک دەمرێ کابرا میراتی خوشکەکەی دەخوا میراتی داکی دەخوا میراتی براکانی دەخوا وەکو پێویست میرات دابەش ناکات ئەو مردووە زۆر جاردێتە خەوت بە تایبەتی ئەوانەی کە میراتیان دابەش نەکردووە یان زوڵ مستەم لە خوشک و دایکی دەکا میراتەکەی دەخوا وا دەزانێ حەڵاڵیشە کاکە پەیامێکە پێت دەڵێ میراتەکە بە پێی شەرع دابەشکە چونکە گوناحبار و عیبدار دەبی ئەو مردووە دەزانێت لە ماڵی حەقیقیدایە گوناح چییە و خواردنی ماڵ چییە و چەندە گوناهی هەیە و چەندە ئینسان لە ناو گۆڕدا پێی سزا دەدرێت. چوارەمیان ئەو خەوە هێمای ئەوەیە ئەگەر کەسێک وای زانی مردوەکەی لی تۆڕێ و لای بەلادا ناکاتەوە و قسەی لەگەڵ ناکات ئەوەیان زیاتر بۆ ئافرەتانە بە تایبەتی چینی ئافرەتان کات جاری وهەیە کەسێکیان لە دەمرێ دایکی باوکی کەسێکی نزیکی برا و خوشکێکی ڕەشپۆشی دەکات بۆ مردووەکەی یان زۆر دەگری دائیمە دەگرێت وا دەزانێت ئەوە باشە و مردووەکە بەوە دێتەوە یان وا دەزانێت مردوو بەوەی قازانز دەکات نازانێت کە ئەو مردووە لێت بێزارە کاکە ڕەشپۆشی مەکە بۆ مردووەکەت تازیەباری لە 3 ڕۆژ زیاتر نابێت ڕاستە ئینسان خەمبار دەبێ ئاساییە بەڵام تازیەباری نابێت لە 3 ڕۆژ زیاتر تەنها ئافرەت بۆ مێردەکەی 4 مانگ و 10 ڕۆژ بۆی هەیە ئەگەر نا تەعزیە 3 ڕۆژە زیاتر لەوە تازیەبار مەبە و هەروەها ڕەشپۆشی مەکە ژیانیش لە منداڵەکانت تێگمەدە ژیان لە پیاوەکە تێگمەدە لە باوکو دایکە تێگمەدە کاکە ئافرەتی وا هەیە کەسێکی لێ دەمرێ بڕاتان بێ ژیانی لە پیاوەکەشی تێکداوە ژیانی لە ماڵ و منداڵی تێکداوە دائیمە هەر دەگری هەر ڕەشپۆشە هەر تەواو نەبوو کاکە دۆستایەتی مردووی ناکرێت کوردەواری دەڵێت ناکرێت تۆ دۆستایەتی مردوو بکەیت هەمومان هەر دەمرین بەو ڕێگەیادا دەڕۆین وەختێک کە مردوویەکەت لێ دەمرێت ڕاستە ئینسان خەمبار دەبێت ناڕەحەت دەبێ بای خۆی دەگریت ئەگەر بە شێوازی خۆی بێ و لە خۆدان و ناشکری تدانە بێ ئاساییە بەڵام کە تەعزیە تەواو بوو دواتر ئەگەر تۆزێکیش خەمبار بووی وردە وردە هەوڵ دە قەنەعات بە خۆت بکەی و پشت بەخوای پەروەردگار ببەستی و نائومێد نەبی و هەروەها بە بەردەوامی تازیەبار نەبی و هەروەها ڕەشپۆش نەبی. خوشکێک باسی کرد گوتی مامۆستا لە خەومدا دایکم کاتێک کە دێتە خەوم لەگەڵ هاوڕێیەکم کە دادەنیشین بەیەکەوە قسە لەگەڵ هاوڕەکەمدا دەکا ڕووی پێدەدا بەڵام ڕوودە لای من ناکا قسە لەگەڵ من ناکات. گوتم باشە دایکت لێت تۆڕە نییە گوتینە وەڵی مامۆستا زۆر لەگەڵی باش بوو گوتم بۆی ڕەشپۆشنی و تازیەبارنی و زۆر ناگریت گوتی بەرێ وەڵام مامۆستا هەر ڕەشپۆشم لەوە تایکە مردووە گوتم کاکە ئەوەیە کە ڕوت تێناکە واز لەو ڕەشپۆشیت بێنە کە مکڕیەکت هەیە ئەو مردووە دەیەوێت پەیامێکت پێ بڵێ بۆ ئەوەی واز لە گوناه و تاوان و ڕەشپۆشیە بێنیت. خەوی چواردەهەم ئەگەر مردووەکەت لە خەودا هات تۆی بد لەگەڵ خۆیدا بە تایبەتی بۆ گۆڕستان و لای قەبر و ئەوانە کە زۆر کەس دەڵێ ڕەنگە ئەوە هێمای مردنم بێت زۆر دەترسێت کاکە خۆ
خۆکەش نەبینی بەخوا هەر دەمری مردن حەقە و هەمومان هەر دەمرین کەس نازانێت کەی دەمرێ مردنیش زۆر زۆر نزیکە بەڵام جاری وهەیە ئینسان تا خەو نەبینێ بەخۆیدا ناسێتەوە ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو مردووە دەیەوێت پێت بڵێت کاکە چی دیکە لا بەلای دنیادا مەکەوە لە قەبر و قیامەت بێ ئاگامە بە لە قیامەت بێ ئاگامەوە لە ماڵی حەقیقی خۆت بێ ئاگامە بە تۆزە بە خۆت داوەرەوە و قەبر و قیامەتی خۆت لەبیر بێت زۆر جاریش خۆڕەنگە هێمای نزیک بوونەوەی مردن و ئەجەلیش بە ئینسان نازانێت بەڵام بەگشتی ئەو مردووە دەیەوێت پەیامێکت پێ بڵێ کە لە قەبر و قیامەتی خۆت زیاتر وریابیت. خەوی 15 بینینی دایک لە خەودا بەتایبەتی ئەوانەی کە دایکیان مردووە خی گەورە لە مردووی هەموو لایەک خۆشبێت زۆر خەوی پێوە دەبینن ئایا مردنی دایک لە خەودا بەتایبەت مانای چییە؟ هێمای ڕەحمەت و خۆشی و بەرەکەتە بۆ تۆ چونکە دایک ڕەمزی ڕەحمەتە ڕەمزی خۆشەویستیە بینینی لە خەودا هێمای ڕەحمەتە و شتێکی زۆر باشە جا ئەگەر دایکت ئامۆژگاریەکی کردی لە خەودا بە قسەی بکە بەتایبەتی ئەگەر ئەمری پێکردی بۆ چاکەیەک چونکە مردوو لە ماڵی حەقیقیدایە ئەگەر گوتی فلان خراپەیەت هەیە بێشەرعیت هەیە وازی لێبێنە کاکە وازی لێبێنە ئەگەریش دایکت بینی بە خەمباری لە خەودا دوعای خێری بۆ بکە سەدەقەی بۆ بکە گردنی ئازاکە نەکەی لە بیری بکەی لەو خەڵات و دیاریە کە بریتیە لە سەدەقە و خێر و هەروەها دوعای خێر و گردن ئازایی. خەوی 16 ئایا بینینی باوک لە خەودا مانای چییە؟ ئەگەر ئینسان بە تایبەت زۆر خەو بە باوکیەوە ببینێت ئایا بینینی باوک لە خەودا مانای چییە و هێمای چییە؟ بینینی باوک لە خەودا هێمای ئارامی خۆشیە و هێمای قووەت و هێزە بۆ ئەو کەسەی کە خەوەکە دەبینێت و هەروەها زۆر جاران هێمای خۆشیە و هێمای ڕزق و ڕۆزیشە واتە ئینسان خەو بە باوکەوە ببینێت شتێکی زۆر باشە باوک لە ژیاندا هەر ڕەحمەتە بەخوا لە خەویشی دا ببینی دەی هەر ڕەحمەتە ئەگەر باوکیشت ئامۆژگاری کردی لە خەودا نەکەی لە قسەی دەرچی چونکە ئەو لە ماڵی حەقیقیدایە باوکیش دڵسۆزە بۆ تۆ بەتایبەت ئەگەر ئەمری چاکەیەکی پێکردی بە قسەی بکە ئەگەر شتێکی پێوتی کە مکڕەیەکت هەبوو وازی لێبێنە وازی لێبێنە بەڵام ناڵم ئەگەر شتێکی پێوتی مخالەفی شەرع و بە قسەی بکە چونکە جاری وایە شەیطان ڕەنگە لەو ڕێگایەوە بێوێ شتێکی ئاوهات پێ بڵێ بەڵام ئەگەر موافقی شەرع بۆ دەڵێن بە قسەی بکە ئەگەریش باوکت قەرزدار بوو لە ژیاندا هاتە خەوت بە هەر شێوازێک بینیت دوعای خێری بۆ بکە دەی هەوڵیش دەکا کە قەرزەکەی باوکت بدەوە چونکە یەکێک لە چاکەکان و وەفا بەرامبەری باوکت ئەوەیە کاتێک قەرزدار بووە کە مکڕەیەکی هەبووە لە عیبادەتدا لە ماڵ و سامان و پارەدا قەرزەکەی بۆ بدەیەوە چونکە بەشێک لە خەو جاری وا هەیە ئەو مردووە داواکاریەکی لە تۆ هەیە دەیەوێت ئەو داواکاریە بۆ جێبەجێ بکەیت. خەوی 17 ئەگەر کەسێک لە خەوی داوای زانی مردووەکەی لە خەودا دەڕشێتەوە کە زۆر کەس ئەو پرسیارەی کردووە واتە ئەو مردووە لە خەودا دەڕشێتەوە ئەگەر ئەو ڕشانەوە بە ئازار و ماندووبوونەوە بوو بە ناڕەحەتیەوە بوو ئەو مردووە ئەو مردووە پێویستی بە دوعای خێر و هەروەها پێویستی بە سەدەقە هەیە یاخۆت جاری وا هەیە ئەو مردووە قەرزدارە هێمای ئەوەیە کە ئەو مردووە قەرزێکی لەسەر بۆ لە ژیانیدا ڕەنگە هێمای ئەوە بێکە پێت بڵێت قەرزەکەی بۆ بدەیەوە ئەگەر ڕشانەوەی مردووەکەش بێ ئازار بوو ئازاری نەبوو بە شێوازێکی تەبیعی بوو ئەوە هیچ خراپ نییە و بەگرە خەوێکی باشیشە. ئەگەر مردووەکە دەڕشایەوە لە خەودا کەسێک بینی مردووەکەی لە خەودا دەڕشێتەوە ڕەنگی ئەو ڕشانەوەیە تەبیعی نەبوو هێمای ئەوەیە ئەو مردووە لە شتێکی خۆی پەشیمانە لە ژیاندا ویستویەتی لە کەموکڕەیەکی لە ژیانیدا تەوبە بکە بگەڕێتەوە وازی لێبێنێ بەڵام فریان نەکەوتووە تۆش دوعای خێری بۆ بکە. ئەگەر مردووەکە لە خەودا دەڕشایەوە شانەوەکە بەر زیندوەکە کەوت ئەگەر ئەو زیندووە بەو ڕشانەوەی ناڕەحەت نەبوو کە بەری دەکەوێت هێمای زۆر جار ڕزق و ڕۆزیە شتێکی باشە هیچ خراپ نییە بەڵام ئەگەر بەڕشانەوەکە ناڕەحەت بوو پێی ناخۆش بوو کە ڕشانەوەی ئەو مردووەی بەردەکەوێت بەرجەستەی دەکەوێت ئەوە هێمای ئەوەیە ڕەنگە ئەو مردووە لە شتێکی زیندوەکە ناڕازی بێ واشتا لە شتێکی تۆ ناڕازی بێ زۆر جاریش هێمای ئەوەیە کە ئەو کەسە قەرزداری مردووەکەی بووە یاخود مردووەکە لە ژیانیدا قەرزدار بووە بار شێوازێک بینێت بۆ شێوازەش دوعای خێری بۆ بکە و لە دوعای خێر بێبەشی مەکە. خەوی 18 ئایا دەزانی ئێمە بۆچی خەو بە مردووەکانەوە دەبینین؟ باشە بۆچی خەڵک زۆربەی پرسیارەکانی دەربارەی خەوبینینە بە مردووە بۆچی مردووەکان زۆر دێنە خەوی ئێمە لەبەر 5 هۆکارە
کە زۆر گرنگە گوێی بە بگرە و لە بیری مەکە. یەکەمیان کاتێک مردووەکان دێنە خەوی ئێمە دەیانەوێ مژدەیەکمان پێ بدەن یان دەیانەوێ لە شتێک بمان ترسێنن ئاگادارمان کەنەوە کە مردوو لە ماڵی حەقیقیدایە تۆ لە دنیای بێ ئاگاییدایت یان مژدەیەکت پێدەدا پێی دڵخۆش بە یان لە شتێک ئاگادارت دەکاتەوە ئەگەر کەم و کوڕی گوناهەکە وازی لێبێنە. دووەم بۆیە مردووەکان دێنە خەوی ئێمە چاویان لە دوعای خێر و سەدەقەی ئێمەیە تۆش لە بیریان مەکە چونکە ئەو دەزانێت چەند محتاجی یەک سوبحان الله و ئەستەغفیر الله و دوور کە عاد نوێژە بەڵام من و تۆ بێ ئاگاین تۆش لە بیریان مەکە کاتێک مردوەکان لە خەودا بینی دوعای خێریان بۆ بکە و سەدەقەیان بۆ بکە. سێمیان بۆیە مردووەکان دێنە خەوی ئێمە دەیانەوێت لە هەواڵێکی گرنگ ئاگادارمان بکەنەوە چونکە ئەوان وەکو گوتمان لە ماڵی حەقیقیدان. چوارەمیان بۆیە مردووەکان دێنە خەوی ئێمە هۆکاری ئەوەیە کە ئەو کەسانە زۆر مردووەکان لە بیرە ئەواتە زیندووەکە زۆر مردووەکەی خۆش دەوێت زۆر لە بیریەتی بیری لێ دەکاتەوەواتە باری دەرونی شتێکی نەفسیە کە تۆ مردووەکەت هەر لە بیران بەیەکەوە ڕۆحەکان بەیەک دەگەن و خەو بە مردووەکەتەوە دەبینی. پێنجەمیان بۆیە مردووەکان زیاتر دێنە خەوی ئێمە دەیانەوێت جاری وا هەیە لە شوێن و مەکانی خۆی ئاگادارمان کاتەوە واتە ئەو مردووە کە شوێنی خۆشە کە لە شوێنێکی چاکدایە کە خوا لێی خۆش بووە ئەو مردووە دێتە خەوت لە ڕێی ئەو خۆوە پێت دەڵێ کە شوێن و مەکانی باشە بەتابەتی ئەوانەی کە شوێن و مەکانیان باشە زیاتر دێنە خەوی ئەو کەسانە وە ئەو خەوانە دەبینن بە ڕەنگی خۆش و جلی جوان و بە زەردەخەنە و ڕێک و پێکی دێنە خەوی ئەو کەسانە هێمای ئەوەیە ئەو کەسانە شوێنیان باشە لای خۆی گەورە دەیانەوێت هەواڵمان پێ بدەن کە شوێنیان خۆشەوە دەیانەوێت پێمان بڵێن ئێمەش ئیش بۆ ئەوە بکەین لە دنیادا شوێنێکی باشمان لە لای خۆی پەروەردگار هەبێت. خەوی 19 ئەگەر مردووەکەت لە خەودا بینی کارێکی باشی ئەنجام دەدا هیچ قسەی نەکرد بەس خەریکی کارێکی باش بوو بۆ نمونە خەریکی نوێشکردن بوو خەریکی ئەنجامدانی کارێکی باش بوو خێرێکی دەکرد شتێکی دەکرد دەستی لە کارێکی باشدا بوو مردووەکەت بینی ئەوە پەیامێکە ئەگەر تەنانەت هیچ قسەیەکیش نەکات پەیامێکە ئەو مردووە پێت دەڵێ کاکە تۆش چاکە بکە و ئەو کارە چاکە بکە پەیامێکە پێت دەڵێت بە بێدەنگی ئەو کارە باشە بکە چونکە کاری باش کە دەیکات مردوو لە خەودا وەکو پەیامێک گوایان جاری وهەیە بە ئێمە دەڵێت تۆش ئەو کارە باشە بکە چونکە ئەو کارە زۆر سوودی هەیە بەتابەتی بۆ قەبر و قیامەتی خۆمان. خەوی 20 هەموو کۆتایی ئەگەر مردووەکەت لە خەودا قسەیەکی لەگەڵدا کردی بەڵام لە قسەکەی حاڵی نەبووی نەزانی چی دەڵێت زۆر کەسە پرسیارێ دەکات دەڵێ مامۆستا وەڵای مردووەکەم شتێکی وت بەس نەمزانی لێی حاڵی نەبووم ئەو خەوەش هێمای ئەوەیە یەکەمیان ئەو کەسە جاری وا هەیە ئەو زیندووەواتە لە ڕووی دەرونیەوە ئاسوودە نییە لە بارێکی باشدا نییە ئەو خەوە دەبینێت هێمای ئەوەیە خۆی گەورە شیفای هەموو لایەکی بدات. دووەمیان ئەو خەوان جاری وا هەیە هێمای ئەوەیە ئەو مردووە پێویستی بە دوعای خێر هەیە پێویستی بە سەدەقە هەیە پێویستی بەگردن ئازایی هەیە ئەگەر ئاوەهات بینی لێی حاڵی نەبووی چیوت ڕێک دوعای خێری بۆ بکە و خێرێکی بۆ بکە و هیچ دەنگ مەکە. سێمیان ئەو خەوە هێمای ئەوەیە ئەو مردوەیە دەیەوێت ئاگادارمان بکاتەوە و حەزەرمان پێ بدات لەوەی کە وەریای خۆمان بین وەریای قەبر و قیامەتی خۆمان بین بەهۆی دنیاوە ئینسان بێ ئاگانە بێ لە حەقیقەتی قەبر و قیامەتی خۆمان. لە کۆتایی لێگدانەوەی ئەو 20 خەوەیەدا دەمەوێت شتێکی زۆر گرنگت پێ بڵێم کە باشترین و چاکترین دیاری ئێمە بۆ مردووەکان چییە ئاگادارت بکەمەوە و پێت بڵێم چاکترین دیاری خەڵاتی ئێمە بۆ مردووەکان چییە. ئایا ناتەوێ مردووەکەت لە ناو گۆڕدا ئاسوودە بێ لای خۆی گەورەش پلەی بەرز بێتەوە دەی ئەگەر ئەوە دەوێت مردووەکەت ئاسوودە بێت لە ناو گۆڕدا ئەو چوار خاڵە بەرامبەر مردووەکەت جێبەجێ بکە بەڵام تکایەکی برانت لێ دەکەم کە لە بیری مەکە زۆر گرنگە ئەو چوار خاڵە بەرامبەری مردووەکەت خۆشەویستانت نزیکەکانت جێبەجێ بکە و لە بیری مەکە. یەکەمیان لە ڕاهی خۆی پەروەردگار گردنی مردووەکەت ئازاب کە ئەگەر هەر حەقێکیشت لەسەری هەبووە ئەگەر جاری وا هەیە ناڕەحەتیشی کردووی بەڵام ئێستا لەبەر خۆی پەروەردگار ئەو مردووە و چۆتە ماڵی حەقیقی بە هەر شێوازێک بووە تۆ لەبەر خۆی پەروەردگار گردنی ئازاب کە چونکە ئەو زۆر پێویستی بەوەی هەیە بۆی لە ناوگۆڕدا ئاسوودە بێ تۆ گردنی ئازاب بکەی. دووەمیان ئەگەر ئەو مردووەت قەرزدار بووە قەرزەکەی بۆ بدەوە لە ڕاهی خۆی پەروەردگار ئەگەر کەم و کوڕیشی هەبووە قەرزدار بووە قەرزەکەی بۆ بدەوە چونکە ئەو باشترین خەڵات و دیارە بۆ مردووەکان کە قەرز خەتەرێکی زۆر گەورەیە بۆ ناوگۆڕ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژی لەسەر ئینسانی قەرزدار نەکردووە ئەو کەسەی کە قەرزدارە ڕادەگیرێ لە چوونە بەهەشت
تا قەرزەکەی بۆ دەدەیەوە. بۆیە زۆر گرنگە ئەو کەسانەی کە کەسێکیان دەمرێت، خۆشەویستێکیان دەمرێت، کە سوکاریان دەمرێت، ئەگەر قەرزدارە زوو قەرزەکەی بۆ بدەوە، چونکە دڵنیا بە لە ناو گۆڕدا ئەو ئاسوودەتر دەبێت و ئەگەر بەهەشتی بێ ئەو جار ڕێگەشی پێدەدرێت کە ئەو کەسە بچێتە بەهەشتەوە. سێمیان بەتابەتی ئافرەتان ئەگەر تازیەباری، ئەگەر ڕۆژپۆشی بۆ مردووەکەت، ئەگەر دەمێکە کە تازیێتەوە بووە بەڵام تۆ هێشتا هەر تازیێتەوە هەر دەگری و هەر کۆتایی پێنانی، دڵسۆزی تۆ بۆ مردووەکەت ئەوەیە واز لە تازیەباری و ڕۆژپۆشی بێنە، چونکە زاری وهەیە زۆر کەس ئەو خەوە دەبینێت مردووەکەی دێتە خەوی، دەیبینێ کە ئەو مردووە لی تۆڕەیە، هێمای ئەوەیە کە ئەو زیندووە ڕەنگە ڕۆژپۆش بێت، ڕەنگە تازیەبار بێت، ڕەنگە کەم و کڕیەکی هەبێت، ئەو مردووە دەیەوێت تۆ ئاگادار کاتەوە. بۆیە کاتان لێ دەکەم ئافرەتان دایکان و خوشکان ئەگەر تەعزیە تەواو بوو واز لە ڕۆژپۆشی و تازیەباری بێنن، ڕاستە ئینسان خەفەتبار دەبێت، ناڕەحەت دەبێت، بۆ مردووەکەی شتێکی طەبیعیە، بەڵام وانە بێ کە ئینسان هەمیشە لە تازیەدا بێ و هەمیشە ڕۆژپۆش بێت. چوارەمیان کە لە هەمووی گرنگترە، هەرگیز مردووەکەت لەبیر مەکە لە دوعای خێر، لە سەدەقە، لە گردن ئازایی، لە هەر شتێک کە پێت دەکرێت لە دوعای خێر و سەدەقە ئەو مردووەت لەبیر مەکە، چونکە باشترین و چاکترین دیاری و خەڵاتی ئێمە کە مردووەکان ئاسوودە دەکات لە ناو گۆڕدا دوعای خێرە، بەپێی فەرمایشتی پێغەمبەری صلی الله علیه وسلم، و هەروەها سەدەقە و خێرە. مامۆستایەک دەگەڕێتەوە دەڵێم یەکێک لە پیاو چاکان کاتێک کە بەلای قەبرستاندا دەڕۆیشت، دەچۆ سەرگۆڕی خۆشەویستانی یاخۆت بەلای قەبرستاندا ڕەت دەبوو، هەموو کاتێک دوعای خێری زۆر بە ئەو مردوانە دەکرد، بەڵام کاتێک ماوەیەک زۆر سەرقاڵ بوو، مەجالی نەبوو دوعا بکا بۆ ئەو مردوانە، بۆ ئەو گۆڕستانە و بۆ کەسوکاری. شەوێک لە خەویدا بینی کۆمەڵێک لە مردووەکان هاتبوونە بەردەمی ماڵەکەی، بانگیان کە گوتیان فلان کەس زۆرە. بەڵام کاتێک کە چوومە دەرەوە بینیم ئەو هەموو خەڵکە کە مردووە لەبەر دەرگای من داوەستاوە. گوتم باشە چیتان دەوێ؟ مردووەکان گوتیان باشە کاکە ئەتۆ ئێمەت فێری خەڵات و دیاری کرد بوو، ئەرێ کاکە ئێستاوە خێرە خەڵات و دیاریەکان نەماون. دەڵێ بیرم کردەوە، گوتم بەخوا ئەو خەڵات و دیاریانە بریتی بووە لەو دوعا خێرانەی کە من بۆ ئەو مردوانم کردووە. بۆیە دەڵێ گوتم هەموو کاتێک دەبێت دوعای خێریان بۆ بکەم و هەمیشە لە دوعای خێر و سەدەقە بەردەوام بم. بۆیە باشترین خەڵات و دیاری ئێمە بۆ مردووەکان بریتە لە دوعای خێر و هەروەها بریتە لە سەدەقە. لە کۆتایی ئەو ڤیدیۆشدا دەڵێم تۆ کام لەو خەوانەت بینیوە بە مردووەکەتەوە، یاخۆت هەر خەوێکی دیکەت بە مردووەکەتەوە بینیوە، لە کۆمنت بم بنووسە، کۆمنتەکان دەخوێنمەوە بە ئیزنی خوای گەورە وەڵامیشە دەدەینەوە، و پێم بڵێ ئایا تۆ تا چەندە لەو ڤیدیۆیە ڕازید وەلەی سودمەند بوویت، لە کۆمنت بم بنووسە بۆ ئەوەی کە ئێمەش دڵنیاتر بین و دوعای خێریشمان بۆ بکە. و ئەگەر لەو ڤیدیۆیە سودمەند بووی تا ئێستا سودت لێ بینیوە کە بە تاکید ئینشاءڵڵا سودی هەبووە بۆ هەموو لایەک، سەبسکرایبی یوتیوبەکەمان لەبیر مەکە، سەبسکرایبی بکە، و هەروەها لایک و کۆمنتیش بنووسە بۆی بگاتە زۆرترین خەڵک سەبسکرایبیشمان بکە، چونکە ڕۆژانە ڤیدیۆی بە سود دادەنێن بۆ ئەوەی بە ئیزنی خوای پەروەردگار بەدەستی تۆش بگات، هەر تێبینی و سەرنجێکیشت هەیە، هەر خەوێکت پێ باشە لە ڤیدیۆی داهاتوودا کە لێکی بدەینەوە، بۆم لە کۆمنت بنووسە بە ئیزنی خوای پەروەردگار، تەماشای دەکەین و هەروەها لە بەرچاوی دەگرین. خوای پەروەردگار لە هەموو لایەک خۆش بێ، دوعای خێر بێبەشمان نەکەن و لایک و کۆمنتیش بنووسن بۆی بگاتە زۆرترین خەڵک، و سەبسکرایبی یوتیوبەکەشمان لەبیر مەکەن. ئەگەر سودت لەو ڤیدیۆیە بینیوە بۆم لە کۆمنت بنووسە بۆ ئێمەش زیاتر دڵنیا بین و زیاتر بەردەوام بین. خوای پەروەردگار سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات. آمين، وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.